هەفتەی دووەمی خولی نایبی کوردستان بەڕێوەچوو چوارقورنا بۆ دووەم یاری لەسەر یەک نەیتوانی سەرکەوتوو بێت و لەگەڵ چەمچەماڵیشدا یەکسان بوو بەبێ گۆڵ. لە یاریگەی مامۆستا مەهدی لا قەڵاتزێ هەردوو یانەی چوارقورنە و چەمچەماڵ بەیەک گەیشتن. لا گێمی یەکەمدا هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد و بە ئاستی هاوشێوە دەبیندران، بەڵام هەوڵەکانیان بێ ئەنجام بوو، هەردوو لا بەبێ گۆڵ یەکسان بوون. لا گێمی دووەمیشدا بە هەمان شێوە هەردوو لا بە ئاستی هاوشێوە دەبیندران و هیچ کامیان نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و یاریەکەش بەبێ گۆڵ کۆتایی پێهات و هەردوو لا یەکسان بوون. تۆپانێکی باشمان کرد. من دڵخۆشم بە فەرێقەکەم، ڕاستە یەکسان بوونێ من لە یاریگەی خۆمان دوو خەڵمان لەدەستدا لە ڕۆژی خۆمانە نەبووین، هەموو شتێکمان کرد لە یاریەکە. نمونەیەکی زۆر جۆرمان پیشاندا هەموو کاتی سات و کاتی یاریەکە زۆربەی سات و کاتی یاریەکە تۆپ لەدەستمان بوو، تۆپانێکی زۆر جوانمان دەکرد، بەس بەڵام شانسی هاوەرمان نەبوو. وا دیارە بۆ داهاتوو دەبێت ئیشی لەسەر بکەین. ئاتوانم بڵێم یاریەکە ئەمڕۆ یاریەکی عادلانە بوو، خاڵێ بۆ ئێمە و خاڵێ بۆوان. ئەوەی ڕاستی بێت تیپی چوارقورنەش یانی چوارقورنە یانەیەکی کەم نییە و تەواو خۆی ئامادە کردو و یانەیەکی بەهێزە، خاڵێک لە دەرەوە هەموو کات باشترە. سوپاس بۆ خوا کە ئێمە توانیمان خاڵێکی گرنگ بەدەست بێنین. دیارە ئەمڕۆ دووەم یاریمان بوو لە دەوری کوردستانی، ئەمە دووەم تەعادول بوو لە سەرێک. بەڕاستی توانم بڵێم هەردوو یاریەکە دەبا سەرکەوتنمان تۆمار کرد، هەم بەرامبەر ئارارات هەم بەرامبەر چەمچەماڵ. بە تایبەت ئەمڕۆ لە بەردەم جومبەری خۆمان ئەتوان بڵێم یارێکی زۆر باشمان ئەنجامدا، دەبا بە جیاوازی 3 تا 4 گۆڵ سەرکەوتنمان تۆمار کرد، بەڵام تۆپانێ ئەوڕۆ تۆپەکە دیگو ناچمە گۆڵەوە. ئێدی هەوڵ دەین بۆ یاری داهاتوو قەرەبوویەم دوو یەکسانبوونە بکەینەوە. یانەی چوارقورنا دوای ئەوەی ساڵی ڕابردوو توانی ئاستێکی باش پێشکەش بکات، سەرکەوت بۆ خولی نایبی کوردستان بەهۆی ئاڵۆزی و پشێوی هاندەرانیشی لا کۆتایاری بەرامبەر خانەقین لەلایەن یەکێتی تۆپی پێی کوردستان سزا درا و ناتوانێت لە یاریگای خۆیدا یاری ئەنجام بدات. هەر بۆیە ئەمڕۆ لە یاریگایەکی قەڵاتزێ ڕوبەڕووی چەمچەماڵ بوویەوە، بەڵام بۆ دووەم یاری لەسەر یەک سەرکەوتوو نەبوون و یەکسان بوون. بەم ئەنجامەش لە دوو یاریدا خاوەنی تەنیا دوو خاڵە، یانەی چەمچەماڵیش بە هەمان شێوە دوو یاری لەسەر یەکە یەکسان دەبێت و ئەویش خاوەنی دوو خاڵە. لا دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.